لە ڕێگای ئەنجامدانی چەند چالاکیێکی هونەری وەرزشیەوە هەوڵ دەدرێت منداڵانی هەڵەبجە بە مافە یاسایەکانیان ئاشنا بکرێن هەر بە بۆنەی ڕۆژی گیانی مافەکانی منداڵانەوە بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری گەشتپێدانی کۆمەڵایەتی و نووسینگەی مافی مرۆڤی هەڵەبجە مەراسیمێکی تایبەتیان بۆ منداڵانی شاری هەڵەبجە ڕێکخست بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری گەشتپێدانی کۆمەڵایەتی هەڵەبجە ئامانجێتی لە ڕێگای کردنەوەی چەند خولێکەوە کار بکات بۆ کۆکردنەوەی منداڵان لە ناوەند و سنتەرە ڕۆشنبیرەکاندا لە سنووری پارێزگای هەڵەبجە لە ڕێگەی سنتەرەکانی چالاکی پاراستنی مناڵان ئامانجمان خزمەتکردنی مناڵە ئەو مناڵانەی لەسەر کۆڵان لەسەر جادەکان بێنێنە و ناوەندێکی معریفی کە سنتەرەکەی ئێمە توانیوێتی ڕێخۆشکەرێکی باش بێ بۆ ئەو مناڵانە کە خزمەتیان کە سنتەرەکەی ئێمە خزمەتەکانی لە چەند بوارێکە لە بواری کۆمپیوتەرە لە ڕێی هۆڵەکانی کۆمپیوتەرمانەوە خزمەتێکی زۆر بە مناڵانەکرێت و هەروەها خولی فێربوونی زمانمان هەیە زمانی ئینگلیزی و هەروەها خولی شانۆمان هەیە و هەروەها وێنەکێشان و پاڵپشتی دەرو وەرزشمان هەیە و خولە وەرزشیەکانیشمان هەیە و پاڵپشتی دەرونی کۆمەڵایەتیشمان هەیە بۆ هەنێ ئەو مناڵانەی کە گرفتی دەرونیان هەیە گرفتێکی تایبەتی نەخۆشییان هەیە لە ڕێگەی لایەنە پەیوەندیدارەکەەوە تەنسیقمان دروست کرد و ئەتوانین خزمەت بۆ مناڵانە بکەین و ئومێد دەکەین لە داهاتووە بتوانین خزمەتی زیاتر بکەین. نەبوونی یاسایەک لە هەرێم گرفتە تاوەکو ئێستا نەتوانرێت لە چوارچێوەی یاسایەکدا خزمەت بە منداڵان بکرێت. بەڕاستی ئەوەی جێگەی گەرانێت تا ئێستا هەرێمی کوردستان خاوەنێکی جیاسایەکی تایبەت بە مافی مناڵان نییە بۆیە تا ئێستا نەمانتوانیوە هەنێک کەیسەیە هەنێک بابەتی تایبەت بە مناڵان هەیە هیچ دەرچەیەکی یاسایی تێدانێت تەنها لە یاسای تونەتیجی خێزانی ژمارە 8 کە هاتووە لە بڕگەیەک هاواسی وازێنانی بە زۆرکارکردی مناڵان و وازێنانی خوێندن لە مناڵان دەکا ئەمەش لە بڕگەیەک هاتووە لە یاسایەکی گشتیان نەک لەوەی کە یاسایەکی تایبەت بە مناڵان بێ کامەگەر سەیری پارێزگای هەڵەبجە بکەین بەڕاستی زۆر گرفتی کێشەمان هەیە لە ڕووی مناڵانەوە ئێمە شوێنێکی تایبەت بە پاراسی مناڵانمان نییە چاکسازیمان نییە دادگای نەوجەوانانمان نییە پۆلیسی نەوجەوانانمان مەکتب دراسە شخصی تایبەتمان نیە بە ڕاهێنانەوە و گەڕانەوەی و شاندنەوەی مناڵان و هەروە مناڵانی بێسەرپەرشت ئەگەر لەم پارێزگایە مناڵێکی بێسەرپەرشت دەبێت کەسی نەبێ بەڕاستی هیچ شوێن دەرەتانێکمان نیە کە مناڵی تێدا دابنین بەڕاستی گرتن و گواستنەوە ینی هیچ تایبەتمەندیەک بۆ مناڵان لەم شارەیە فراهەم نەکراوە و هەمە بەردەوامیش ئەمانەوێت جیلێکی باشمانە بێت باش ئاگا من نەتوانم پێداویستی بۆ دابین کە من ئەگەر نەتوانم شتەکانی بیخەمە سەر پێ ئەگەر نەتوانم ئێستا بەڕاستی سەرەتاییتری مافی خوێندنەسە خوێندنەکەشی لێ مناڵان ئێستا لە ماڵەوەن بەڕاستی ئێمە وای لێ هاتوو مناڵامان خەریکە بەرەو بیری تونندڕەوی ئەڕۆن بەرەو پەرسەندنێکی خراپتر ئەڕۆن بۆیە ئەمە گرفتێکی گەورەیەکە لە هەرێمی کوردستان و پارێزگای هەڵەبجە بە تایبەتی هەیە. داخستنی دەرگای خوێندنگاکان یەکێک بووە لەو گرفتانەی کە ڕوبەڕووی منداڵان بووەتەوە لە ماوەی زیاتر لە 2 مانگی ڕابردوو بەڵام مامۆستایانی سنتەری چالاکی منداڵانی هەڵەبجە ئاماژە بەوە دەکەن لە ڕێگای خولەکانیانەوە هەوڵیان داوە منداڵان لەسەر شەقام و کۆڵانەکان دوور بخەنەوە. هەوڵماندا لەم هەلە ئیسفادە بکەین کە بەداخەوە لەبەر داخستن و بایکۆتی قوتابخانەکان ئەو مناڵانە لەسەر جادە و لە کۆڵانەکانە نەمێنەوە هەوڵماندا زۆرترین مناڵ بگرینە خۆمان تەمان مناڵەکان دابەژوون بەسەر کۆی بەشەکانە بە شانە و بە مۆسیک و بە کۆمپیوتەر و بە وەرزشەوە من وەکو خۆم بەشی مۆزیک لە سنتەرەکانی دیگەی تا 65 مناڵم لەخۆ گرتووە ئێستا بەرەبەرە ینی خەریکە لەوە دەرئەچێت تەنیا سەرگەرم بن بە مۆسیقاوە خەریکە بەرەبەر ڕۆحێکی فێربوونیان تیا دروستە بێ فێری ئامێرەکان دەبن. ئەگەرچی هیچ ئامارێکی ورد لە بەردەستدا نییە بۆی بزانرێت کە چەند منداڵی شکر لە شاری هەڵەبجەدا هەیە بەڵام بە پێی ئامارە ناڕەسمیەکان زیاتر لە 100 منداڵ ئێستا بەهۆی گرفتی ئابووری و کۆمەڵایەتیەوە لە بازاڕەکاندا سەرقاڵی کارکردنن ئەمەش هیچێکە لەو گرفتانەی کە پێویستە کار بۆ بنبڕکردنی بکرێت. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.